ڕەنگە ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا چەندین کاریگەری ئابووری لەسەر بازاڕەکان دروست کردبێت کە کۆمپانیا و ناوەندە ئابووریەکان ڕۆژانە باسی دەکەن. ئەم کاریگەریانە لەسەر بازاڕ و کارکردنی هاوڵاتیانیش ڕۆژانە ڕەنگی داوەتەوە. ئێمە لە بازاڕی هەڵەبجەین، دەمانەوێت پرسیار لەو هاوڵاتیانە بکەین کە لە بازاڕەکەدا و بزانین ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری لەسەر خۆیان و بازاڕەکەشیان هەبووە. والله زۆری کردووە کە هیچی نییە بەردەم کەسە نە حیز ماوە نە مەعاش ماوە نە حیز ماوە نە ژیان ماوە نە حیچ وەعزی کووە کە مەعاش نێ ژیان نییە کووە هیچ هەیە مەعاش هەیە ژیان هەیە نەوەڵە. بەشێکی دیکە لەو کەسانەی کە لە بازاڕەکەدا کار دەکەن دەڵێن بەراورد بە پێشهاتنی ڤایرۆسی کۆرۆنا بازاڕەکەیان بەرەو خراپبوون ڕۆشتووە، ڕۆژانەش بەرهەمێکی کەم لە بازاڕەکەدا ساغ دەبێتەوە. لە سەوانەوەی بازارمان دابەزیوە وەکو جاران نییە، خەڵک دۆرە پەرێز شتەکەڕێ لە دۆڕە بێ زەحمە با لە دوور یەکتری بین یا زۆر جا دەستکەشت بەکار بێنین. ئەمە یەک دۆمیش خەزێ بێموچەی تەواش نیش کاندوین حەج بازار نییە. من جاران ڕۆژی 1400 داگەر ئیسا ڕۆژی 150 تقریباً ناکات 250 یعنی 1000 تا 250 ئەرز و ئاسمانی فەرق ئەرە وەڵایی ئەژنۆی خەڵک شکاوە، یعنی ئاوا بێ کارەساتی مرۆیی دروستە بێ. کارمەندانی دامەزراوەکانی حکوومەت و خاوەندوکان و بازاڕەکانیش لە پاڵ کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنادا بەشێکی نەبوونی بازاڕ و جوڵەکانی بۆ بێپلانی حکوومەت دەگەڕێنەوە. بەو پێی زۆربەی خەڵکی ناوچەکە کارمەندی حکوومەتن و لە کاتی نەبوونی موچەشدا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازاڕەکە دروست دەکەن. بە شێوەیەکی گشتی بازاڕی هەڵەبجە خۆی تۆزێ معقەدە، یعنی بازار بەعام لە شوێنەکە کزە، بەڵام بە بۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە کاریگەریەکانی تەواو زیادی کرد. لە پاش ئەوەشی تر بێپلانی بێ سەروبەرەی ئەم حکوومەتە کاریگەریەکی تەواو ڕاستەوخۆی هەبوو لەسەر ئەم هینە. بۆ نمونە لە دوای کۆرۆناوە وەزعی عالەم وردە بەرەو باش بوو، نەوت بازاڕی باش بوو، بەرز بوویەوە ژیانی عالەم فەرقی کرد تەنها لە کوردستانانە بێ. ئەبینی موچە دواکەوتەکە موچەش دواکەوتە کە ڕاستەخۆ کاریگەری کردوتە سەر بازار لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتن کاریگەری کردوتە سەر بازار کەرتی تایبەتی شوهرکەرتی بازار بەگشتی بازار وەستێنراوە. زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکانە کە ئیشیان نەکرد ئەتوانێ بڵێن لە ئیشەکانیان وازیان هێناوە یان وازیان پێهێنراوە کە ئێستا لە ماڵەوە دانیشتون و بێکار کەوتون. لە پاڵ مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر مرۆڤ بە وتەی هاوڵاتیان لە دوای مەترسیەکانی سەر ژیانیان کۆرۆنا دووەمین مەترسی خۆی لەسەر بازار و کاروباری هاوڵاتیان دروست کردووە. ئێستا لە هەرێمی کوردستاندا کۆرۆنا و بێموچەیی دوو هۆکاری کاریگەرن لەسەر ژیانی هاوڵاتیان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.